لە چەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵ و کاریگەری گەنجان دەکەین لە کاری بانخوازیدا و لەگەڵیشیدا باز لەو دەکەین کە چۆن بتوانین لە نێو ئەم کۆمەلگایەدا گەنجێکی لە خواترز گەنجێک کە هەمیشە بەردەوام ڕۆڵ و کاریگەری هەبێت چ لەوەی کە پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنێت چ لەوەی کە ڕۆڵ و کاریگەری هەبێت لە نێو کۆمەلگادا و وەک پێشتیژ ئاماژەمان پێکرد لە دەستپێکی بەرنامەکەماندا لە هەرێمی کوردستاندا گەرچی لە زۆر شوێن ڕێکخرا و کۆمەڵێک شوێن هەبن هەمیشە بەردەوام کار لەسەرەوەکەن کە گەنجان بەلا ڕێدابرن بەڵام خۆشبەختانە هەم مزگەوتەکان هەم ڕێکخراوە ئیسلامیەکان و هەم ئەو شوێنانەی کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە گەنجان دەکەن توانیوانە ڕۆڵێکی زۆر باش بگەڕن لەوەی کە گەنجان بەرەو ئاقارێکی زۆر باش بڕین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر دیار شێخ محەممەد بانخواز کاک دکتۆریان زۆر بەخێر بێ. خزمەتتانە. ئەگەر لەو دەست پێ بکەین گەنج چییە؟ بەکێ دەوترێت گەنج وە دەبێت چ ڕۆڵێکی هەبێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. طبعا همو كسيق لإيما بهش قناغات يا بركات لجيانا قناغي كم لسكيداك يا بيوتي الجنين يتدروا بيوتي الطفل هتا 6 صالي وبين صالي لو كاتوا بيوتي صبي يرتاد وريدوان صالي إنجا بيوتي غلام إنجا بيوتي فتاة إنجا بيوتي شاب إنجا بيوتي الشيخ لزماني عربية تشلطاو كي شيخيت حتى أجيت مرحلة كهل أجات يتر بيرة بيبرو بيريو إنجا دواء أو بيوتي ختيار بو أفرتش بيوتي عجوز مرحلة شباب مرحلة جنجي جوانترين وباشترين قورتي مرحلة كخوائي بخشبة إنسان كان كبيوتي مرحلة ذهبية وقصي محمد قطب برحمة به أو ناوي لنا وتوتي قناغي شباب شبيبة قناغي كي ألطوني همو دس كوتكاني إنسان أتواني لو كاتيها بدستي بيني بيغمر صلى الله عليه وسلم فرموي حوت تاقمهن لرجير سيبرو كيفي خواي پروردگارا لقيامته 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حديثك أبو هريرة للصحيحين هيا يكي لو حوت أفرمي شعب نشأ في عبادة الله يعني في طاعة الله جنجك كناو عبادته وطاعته جريالي خواي پروردگارا تمني تي بركات يا تمن بسربات جنج أو جنجيك كاتێک هۆشی ئەبێت کاتێکە گۆشی ئەبێت کاتێکە مێشکی ئەبێت کاتێکە ژیری بۆ دەرئەکەوێت ئەوەیە وەکو ئیسماعیل کاتێکە ئیبراهیم بڵێ یا بونەیە ئینی ئەرا فی المەنام ئەنی ئەذبحوکە فانظر ماذا ترى پێش ئاەتەکە ئەفەرمێ ولما بلغ معه السعي سعی لە زمانی عەرەبیە ئەو کەسەیە کە ئەگاتە ئەوەی کە ئیعتیمادی زاتی لەسەر خۆی بێ بۆیە ئیسماعیل گەیشتە مەرحەلەیە قۆناغێک کە ئیعتیمادی زاتی لەسەر خۆی بوو اینجا باوکی وتی لە خەوا تۆم بینیوە لە خەوا وحیم بۆ هاتووە بێ سەر بڕم فەرمووی یا ئەبەت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين واتە ئەوەی پێ دووتراوە جێبەجێی کە من بە سەمع و طاعەم لەسەرە و ئەم بینیتەوە لەو کەسانە ئەبم کە ئارام و بەسەبر بن بۆیە ئینسان کاتێکە پێی ئەڵێ گەنج ئەوەیە کە هەموو قووەت و هەموو بەخشینێکی خۆی ببینێتەوە خۆشە ئینسان لە ژیانە خۆی ببەخشێ و بەخشینەکەیژی هەستی پێ بکات عتاکەی گەنج لە ئیسلامە ئیهتیمامێکی زۆری پێدراوە بەڵکو پایەکی گەورەی ئەم دینەیە پایەکی گەورەی ئەم ئاینەیە هەر سەحابەیە گری ئەوانەی کە تەئیدی پێغەمبەریان کرد هەمووی گەنج بوون ئەبوبەکری سیدیق 37 ساڵ بوو ئیمامی عومەر 27 ساڵ بوو عمەیری مصعبی کوڕی عومەیر کاتێککە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینێرە بۆ مەدینە گەنجێکی مناڵ بوو ئەوترێ 21 ساڵ ئەوترێ 24 ساڵ ئەوترێ 23 ساڵ ناردی بۆ ئەوی بێ بە سەفیری ئیسلام و ئەم داوایە بڵاوکاتەوە بۆیە لە ماعرەکەی ئوحودا کاتێککە شەهید دەکرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها سەحابەیەکە و ئاەتی لەسەر خوێن من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا لەویا ئەو گەنجە 20 ساڵە یاخود بوو بە 30 ساڵ بۆ نمونە لەویا ناوینا بە رجال صدقوا ما عاهدوا الله عليه کەواتە هەموو گەنجێک کاتێکە گەنجی خۆی سەرفکە لە پێناوی خوایە لە پێناوی کۆمەڵگاکەیە لە پێناوی ئەرزیا لە پێناوی وەتەن و نیشتیمانیە لە پێناوی قیامەت و خوایە لە پێناوی منهەج و مەبادئیە ئەوە فعلا شایستە و شیاوی ئەوەیە کە پێی بڵێ ئەمە ڕەجولە ئەمە پیاوە چونکە ئێمە لەم سەرزەویە دوو شتمان هەیە یان پیاویمان هەیە یان نێرینەمان هەیە کاتێک خوا باسی پارە و
تقي بارە و خڕی پارە ئەکا ئەفەرمێ يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين كاتي باسي ميراتيكا باسي نيريني وميينيكا كاتي باسي مواقفك باسي بطولتك باسي شهامتك باسي رجولتك باسي بناءك باسي دروس كردنك باسي قيامة أخوائك باسي دفاع دينك أفرمي رجال صدقوا ما عهد الله عليه بويا جنش أو كسيك لي أبرد بو خوا وتي أكوشي لبيناوي خوا وهمو قوتكاني أخاتا قر بۆ ئەوەی تاریخێک و مێژوو بۆ خۆی دروستکات چونکە ئینسان پێک هاتووە لە وەکو ابن خەلدون بەڕەحمەت بێ لە مقدمەیە فەرمێ هەموو ئینسانەکان پێک هاتوون لە تاریخەکەی ئینسان کاتێکە تەمەنێکی سەرفەکات لە پێناو قەزیەیەکە ئەوە تاریخی ئەوە بۆ ئەو پێناسەی ئەوە بە هیچ شتێکی کە پێناسە ناکرێت بۆیە بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەنجێک کاتێکە ئەگیرێت و حەبسەکرێت و عەزابەیرێت و هەموو ئەنواع و ئەشکاڵ مەشەقەتی یەتەڕێ گەنجێکی بۆ خوا سوڵحاو بوو لە پێناوی خوایە تێ ئەکۆشا بۆیە کاتێکە کە سنەتە ئێمە هەموو شەوی جومعەیە یان ڕۆژانی جومعە سوڕەتی کەهف خوێنین مەجموعە إنهم فتية آمنوا فتية بيش مرحلة شبي بيجكوي زانان أم حوت جنجا كاتك أولاد وجيلن أتشلا بناوي خوايا أو حوتا ابن كثير برحمة بيفرم عجباتيم لصاجي كيجيا ببوني وحوتا وشيت بهشت عجباتيم لصاجيت كببوني أو أنا وإيه مالين وكلبهم أو شوار بينش بيتا إما حسني بيا ولا جرين ببوني أو جنجانا وبويا جنج أو كسيك أحد بيمان أداب أخوي خوي ك مبدأكي لا نادات لختكي لا نادا لرقاكي لا نادا لبينياتي أكوشي هولي بو أدات خويتي أزاني همة يعني شيء الله همتها به همة يعني أبي أوشته هم به غم به شو بيري لبكيته قيمة يعني شيء قيمة يعني لتكة قيمة أبي أهلي قيام بي بويا جنجت واني أهلي همة به جنجت واني أهلي قيمة به جنجت واني بيو بوسته جنجت واني لبيناوي خواتي بكوشة جنجت واني دعوي بيغمر صلى الله عليه وسلم بلاو كاتو بويا همو صحابة كاني بيغمر عليه الصلاة والسلام لكاتي جنجي أخوي فرميتي حالفني الشباب وخالفني الشيوخ أوانيك لقل منابون هميان جنجبون أوانيك بشتيان تيكلم هميان شيخ و پیر و پەکەوتە بوون بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوەی وفات کە بە چەند ڕۆژێک ئەمر بە ئوسامەی کوڕی زەیدی کوڕی حارثەکە کە تەمەنی 18 ساڵە ئیمامی ذەهەبی ئەفەرمێت وەقەد قیلە لە خوار 18 ژۆ بووە یەکێک لە جوندیەکانی ئیمامی عومەر بوو یەکێک لە جوندیەکانی ئیمامی ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەتا کاتێک کە ویستیان جێشەکەی بگەڕێنەوە ئەبوبەکری کە ئەبێ بە خەلیفە ئەفەرمێ واللهی ناتوانم جێشێ بگەڕێنمەوە کە قیادەی ئوسامە بێت و پێغەمبەر دای نابێ صلی الله عليه وسلم بۆیە گەنج طاقية وزية جنس قضية أبي إما بكيت على شباب قد تولى يا ليت الشباب لنا يعود فلو كان الشباب يباع بيعا إمام علي فرمي أجر جنجايتي بكرة يا ببارة لأعطيت المبايع ما يريد أو كأيويست أمداية ولكن الشباب إذا تولى بشرف فمطلبه بعيد جنجي أجر بشرف الروات مطلبه بعيد هردا وينكي باشا شكاتشتو بولا إخوة بويا أما شن صالك إنسان أجر شن صالك نية شن روجك شن كاتيك شنك زانایانە فەرمونون ئینسان پێک هاتووە لە 3 ڕۆژ یان دوێنێ بوو یان ئیمڕۆیان بەیانیە دوێنێ خەفەتی بۆ مەخۆ بەیانیش خەموو هەمی بۆ هەڵمەگرە تۆ کوڕی ئیمڕۆیت لیم ڕۆ شتەکانە جێبەجێکە بۆیە ئینسان پێک هاتووە کوردەڵێ 52 ڕۆژێک پێک هاتووە لە چەند ڕۆژێک ئەو چەند ڕۆژە هەوڵ بین لە پێناوی خوایە و بۆ خوایە و لەبەر خوایە و لەبەر خوا و بەرەو خوا سەرفیکەین چونکە کاتێ ئەزانی گەنجیەکە نامێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ اغتنم 5 قبل 5 ئاگاتان لە 5 شت بێت تا 5 شت ڕووتا تێنەکات یەکێنەوانە شەبابەکە قبل هەڕەمیک یان قبل هیرەمیک هەردوو خوێندنەوەکەی بۆ ئەبێ لە زمانی عەرەبیە واتە گەنجیت پێشەوەی پیر بیت فگەنجی بەڕاستی پلانە گەنجی خطەیە گەنجی ئەوەیە کە هەمی گەورەت هەبێ غەمی گەورەت هەبێ خەو بە شتەکانەوە ببینی هەرتا بتوانی والله العظیم ئەوەی کە نەخۆشیێکی هەیە تەنیا لەسەر جێگەی ئازاری هەیە هەرتا لە حرەکە و هەتا لە حرەکە و نەشاط و چالاکیە بێ بۆخوا یەک ئازار هەز بە یەک ئازار ناکە کاتێک ئەچێتە سەرجەکەی ڕێ قاچی مێشێ ئەژنۆ مێشێ فەقەڕاتمە بۆیە ئینسان هەرتا هەوڵ بات بۆخوا کەمە هەرتا هەوڵ با بۆ قیامەت کەمە چونکە تۆ پێک هاتووی کەینونەتی من و تۆ و شخصیەتی من و تۆ بەوەی ئینسان لە پێناوی ئەو کەسەیە سەرفی کا کە خەڵقی کردووە با ئەوە کەمترین وەفایە بۆخوا خۆی مەعالیزەمان ناوە دروست گرەی
هیچ لە ئێمە عریزەمان ناوە بەخوا بڵین دروستمانکە کاتێک کە دروستی کردوین ئیشی پێمانە صلاحەدینی ئەیوبی کاتێک کە ئەبێ بە صلاحەدینی ئەیوبی سێ جار خوا لە مردن ڕزگاریەکە جارێکیان لە دیواری ئەکەوێتە خوار جارێکیان ئەکەوێ قاچی هەڵەکەوێ و خەریکە بمرێت جارێکیان لە ئەسپەکە بۆیە دوای ئەوڵێ خوا ئیشی پێمە بۆیە سێ جار منی نەجات داوە لە مردنە دوای یەگەڕێ لە منطقەکەیە ئەڵێ ئەو مشکلی ئیسلام چییە ئەوە گەورەترین مشکلی ئێمە چییە ئەڵێن ئەو مزگەوتە ئیمام خەتیبی نییە ئەو مزگەوتە خادیم و مؤەزینیە بۆ نمونە کوربا وتی هەوکەی مشکلەیە هەرتا پیاوێکی پیری بینی وتی مشکلەی ئێمە قودس بەدەست یەهودویە وتی بە ذاتی خوا منی بۆ ئەوەی سوخوا سێ جار لە مردن ڕزگاری کردەوە بۆیە ئینسان مهمە کاتێکە ئەم قۆناغە پێ بەخشێ خوا وا مەزانە ئەمە هەروە پێی بەخشیوی وا مەزانە من سروشتە وا مەزانە ئەمە عەفەویە ئەمە ئیشە کارە کەسابەتە لەگەڵ خوا ناوی تیجارەتی هێناوە ئولائیکە یەرجونە تیجارەتەن لەن تەبور فتۆ مهمە لە کاتی گەنجیە تیجارەت بکەی هەموو شتێ لە کاتی گەنجیە خۆشە جەناب تەشریف بەرە بۆ عومرە تەشریف بەرە بۆ حەج بە گەنجیەوە خۆشە چۆ بۆ نوێژی جەماعەت بە گەنجیەوە خۆشە ژن بێنە بە گەنجیەوە خۆشە کەسابەتکە بە گەنجیەوە خۆشە بۆیە گەنجی مەشروعە پرۆژەیە خەڵکینە ئیستیثماریکەن لە دەستان ڕۆی دوای ئەوە هیچ شتێک سوودی نییە هیچ نەدەمێک هیچ پەشیمانیەک پەنجەت خۆت ئەگەزی هیچ ئیسفادەی نییە بۆیە ئێستا تۆ من و تۆ لەم مەرحەلاین با سەرفیکەین لە پێناوی خۆی پەروەردگارە بەشکو هەم ببین بە عیبرەت هەم ببین بە دەرس و پند بۆ غەیری خۆمان و هەم خۆیشمان پێ بگەین عاقبەتمان خێر بێت چونکە ئینسان لەگەڵ ریتمێک و خەتێکە کە ڕێکەوتنی کرد أخيري باشا به بويا ابن عطاء الله السكندري لم فقرا بابا ما كوتاي بينهم ابن عطاء الله السكندري برحمة الله فرمي من لم تكن له بداية محرقة لن تكون لها نهاية مشرقة هشكس بدايتك سوتينري نبي نهايتك نوراني روناكي جواني نابت بويا بيستا الهرتا إما جنجين هرتا بيما ما هو هرتا أتوانين هول بين بوأوي عاقبتكيش خير بيت ونهايتكيش من منور به أخوات خوش بما وسا خوش کە باس لە ڕۆڵی گەنجانی ژەکە ئێمە گەنجەکە بۆ خۆمان ئێستا گەنج لە کاری بانخوازیان پێم خۆشە تۆزێک ڕوونکردنەوەمان بۆ بێت لە سەرمانش کە زۆر جارە بیستین و بینین جیلی ئێمە ڕاهاتبوو گوێ بۆ مامۆستایەکی ڕێدەنسپی ئامەسپی بە تەمەنی اختیار و تۆزێک دەنگیشی گڕکە و تەنانەت لێشمان تووڕەبێ چێژمان لەو فەرمایشتانی وەرەگرت بەڵام ڕۆژگارەکە گۆڕاوە کۆمەڵێک گەنجی ئەکادیمی زیرەکی وردی لێهاتووی زمان پارا و ئێستا لە مەجای کاری بانخوازی و داوایان زۆر جار ڕەخنێوان لێگرێ کاڵفا من کەم تەجروبەن زووە هێشتا خەڵک گوێوان ناگرێ ئەو وێنایە چۆن بگۆڕین کە گەنجان ئەو توانە هەیەە ئەو باشەی هەیەە ئەوانش کە لە کاری بانخوازیەکەن هەم گوێیان بۆ بگیرێ هەم دەرفەتیان پێ بدرێتەوە ڕۆڵ و کاریگەریەکەشیان مشکلەی ئێمە ئەوەیە کە تەشجیع و تەحفیز و هانی گەنجانی خۆمان ناکەین بۆ ئەوەی کە فەرموود جەناب ئەگینا ئیسا ئەو توانایی بە گەنجە بە هیچ کەسێک کە نییە یعنی ئێمە وەکو جەناب فەرموود جاری وا هەبوو ئەچوین دەرسی فەقیهاتیمان نەخوێند هەفتەیەک یەک دێڕیان بۆ شەرحەکردین پیاوێکی بەتەمەنی بە ویقاری ئیمامەسپی نورانی بەدەست نوێش بەڵام ئێستا کاتەکە کاتی گەنجە ئەم گەنجە پاڵنەری هەیە یعنی دافعێکی نەفسی هەیە پاڵی پێوەنێ چییە ئیمانەکەیە ئینسان مسلحە بەچی مسلحی بە ئیمان ئیمانیش پێویستی بە چییە پێویستی ئیسە تۆ چەکێکی پێبێ هەتا فیشەکی تامێ ناتوانانی بیتەقینی بۆیە قورئان داوای کردووە فەرمێ یا ئەیوهەلەذینە ئامەنوو ئامینوا بابا ئەمە داوای ئیمانداران ئیمان بێنن باش ئەگەر ئیمانمانێناوە بۆچی پێمان ئیمان بێنن کەواتە تەفعیلی ئیمانەکە بکەین پێویستمان بە تەفعیل و شەحنی ئیمانەکەیە بۆیە گەنج لەم سەردەما بە فەزڵی خوا ئیمانەکەی مفعلە دافعێکی نەفسی هەیە پاڵنەرێکی هەیە کە ئەویش چییە پاڵنەرەکەی ئیمانەکەیەتی قوڵی و عمقی بڕواکەیەتی بەخوای پەروەردگار جەل جەلالوه بۆیە ئەوەی لەسەر ئێمەیە ئەبێ هانیان بدەین تەشجیعیان کەین تەحفیزیان کەین و دڵیان خۆشکەین و زیاتر و زۆرتر لەگەڵ مەسائلەکان بن ئەو گەنجەی کە لێبڕاوە بۆ خوا ئەمە جێی سەرسوڕمانی خوایە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ إن الله لا يعجب من الشاب الذي لا صبوة له واتخوا عجبایەتی لە گەنجێت کە شەهوەتەکەی خسۆتە ژێر پێیەکانی کە شەهوەتەکەی خسۆتە هەوا و ئارەزوو شەهوەتەکەی خسۆتە پشتیەوە لە پێناوی خوایە تێ ئەکۆشێ لە پێناوی خوایە هەوڵەدان لە پێناوی خوایە کیفاح و نیضانەکە لە پێناوی خوایە حرەکە و نەشاط و جم و جوڵی هەیە فەوە جێی ڕێزە جێی
ماچی دەسەکەیەتی جێ دواکەوتنی هەنگاوەکانیەتی بۆ لەبەر ئەوەی ئەم کەسە قوڵ بۆتەوە لە مەسەلەکانە مادەم قوڵ بۆتەوە تۆ بەس چیت لەسرە کەلیمەی طیبەت لەسرە نەسیحەتی لەسرە ئامۆژگاریت لەسرە زیاتر بە بەردەوام بە خێرا بڕۆ دوامەکەوە ئەم گەنجە کاتێکە داوە ئەکات و هەوڵدانە ناو کۆمەلگایە پێویستە بە هەمووان چەپڵی بۆ لێن پێشەوەی خۆی چەپڵە بۆ خۆی لێبە ئێمە چەپڵی بۆ لێ بدەین بۆ ئەوەی وەکوتم ساد نەبێتەوە وەکوتم زیاتر و زۆرتر خەڵک ڕاکێشێ ئەو کەسەی کە ئەچێتە ناو کۆمەلگا و کە لێ بڕاوە بۆ خوا يعني جێ ئەوەیە تۆ متابعی بکەیت جێ ئەوەیە تۆ بچی سیرە و سوورە و کونیەی بخوێنیتەوە بزانی باشە من عاجبایەتیم لە دوو تەلەبەیەت بە یەکەوە دانیشتون تەلەبەیەکیان 99 تەلەبەیەکیان 50 عاجبایەتیم لەم تەلەبە 50 کە ئەیەنێت بۆ چاو لەم 99 ناکە یان بۆ سەرزەنشتی خۆی ناکە بۆ ناڵێ باشە خوا نەفسی ژیری هاوینەتێ نەفسی عەقلی پێداوین لەوانەیە کابرای 99 لە من خراپتر بێ لە من فهجارتر بێ و فەقیرتر بێ 50 لەویش قۆستر بێ ئێ باشە بێ زەحمەت بۆ وفي ذلك فليتنافس المتنافسون گەنجانی ئێمە لە پێناوی داوایە شەهیدە بێ لە پێناوی داوایە تعزیبێ لە پێناوی داوایە هاشووەشی لێکرێ لە پێناوی داوایە لێ ئەدرێ لە پێناوی داوایە جنێوی پێ ئەدرێ ئەمە جێی چییە ئەمە جێی سەربەرزیە اليد الأمينة ثمينة إن خانت هانت دستي أمين جێی ڕێز و بەنرخیە ثمينة ئەگەر خیانەت کا بێ بیبڕیتەوە ئەو گەنجە هی ئەوەیە کە تۆ چاوی لێ بکەیت کە تۆ پەیکەری بۆ بکەیت کە تۆ تەریخی بڵاو بکەیتەوە کە تۆ زیاتر و زۆرتر بەرنامەی لەسەر بکەیت بۆ ئەوەی بێ بە يعني مەساحەیەکی زۆر داگیرکە لە کۆمەلگایە گەنجەکان دوای کەون باشە من عاجبایەتیم لێ لە گەنجێک یەکێک گەمینێ لەم سوۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و شتانە باسی خوا ئەکا و گەنجێکی مناڵی پشکۆلەی 18 ساڵ لە هەمان کاتە ئەم گەنجێکی مقابلە بینم هزار عربدة وسرسريتي ودول الرجال أو شيء وفي هل يستويان مثلا الحمد لله بل أكثرهم لا يعلمون باش تو أم نمونية كبا باكيتي بلا وكاتو بخوا أم نمونيش كبو بجنوكو بو بعبرته وبو بناشريني بو كسكاري إيه باشا يعني تو أما هي جيرا كان بوتي أم دون نمونة ناي تبرشاوت ئەمە دوو بەردمانەیە بەردێکیان ڕەجمەکرێ بەردێکیان ماچەکرێ ئەوەی کە تەوافی پیاکەی و ماچەکرێ بەردێکەیە هەل لەو لای ئەوەیە بە چەند کیلۆمەتری 7 کیلۆمەتر دوورە ڕەجمیەکەی کە تەمسیلی شەیطان و حیزبی شەیطان و جوندی شەیطان و دواکەوتنی شەیطانەکە بۆیە پێویستە ئێمە بە لار بڵین لار بە چاک بڵین چاک بە گەنجی باش بڵین ئەمە باشە ئەم دەستە بەرزۆکەین ئەم دەستە ماچکەین بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام کاتێک کە پیاوێکی بینی سەیرێکی دەستی زبر بووە وإن كان حديثك مقالي لسر لبابي أمانة علمية لبابي أكاديمية يعني فرموي دستي برزة وكر للفظك فقبلها للفظك فقبلها يعني ما شكر فقلبها أو ذري خزبو خلقك بويا دستي أهل دعوة جنجي أهل دعوة جنجك لمزجو تابع لنا فقه لنا همته لنا وبركته لنا وحركتها به پێویستە چاوی لێ بکەین و پێویستە زیاتر و زۆرتر لەسەری بخوێنینەوە و بڵاویکەینەوە بۆ خەڵک مامۆستا لە نێو کۆمەلگادا بەتایبەت کۆمەلگای کوردی مزگەوت ڕێکخراوە ئیسلامیەکان ڕۆڵیان هەبووە لەوەی کە گەنجێکی ڕوو لەخوا گەنجێک کاریگەری بە لە کۆمەلگادا دروستکات لە ناشامەوە جژنێکیان چوومە لادەیەک بوو لادەیەکی گەورەش بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان نوێژی جژنمان کرد بەیانیەکەی بەزمنی تیا و گەنج بوو زۆربەی زۆریەوەی کە بەتەمە هەمووی سێریە کردم دواتر پرسیارم کردی لێ کۆڵێن سێرەکەم نە هیچ دەرسێکی تێدا نیە و مامۆستایەکی زۆر کاریگەری تێدا نیە ئەو شوێنە بۆیە بەو شێوازەی لێ هاتووە جا لەبەرەوە پێ وایە لە کۆمەلگای ئێمەدا مامۆستایانی ئاینی و مزگەوتەکان وەروەها ڕێکخراوە ڕۆڵیان هەبووە کە سوپاس بەخوا گەنجێکی زۆر باشمان هەن لەم کۆمەلگای ئێمەدا خۆی ئەم گەنجەکە پێ ئەگات يعني وەکو مناڵێک کە لەسکی دایکیەتە دەرەوە دوای چەند ساڵێک ئەبێ بە 70-80 کیلۆیەک ئەبێ کەسێک هەبێ لە پشتی بێ مناڵەکە باوکو دایکی لە پشتێتی بەتایبەت دایکەکە کە پێغەمبەر صلی الله علیه و وفاء له أمك ثم أمك ثم أمك ثم أبوك سێ جار دەوریاوە بە دایک وەیە ئەم گەنجەیش کە ئەگاتە 20 ساڵ و داوایەکە ناو کۆمەلگایە پاڵنەرێکی هەیە کەسێک هەیە لە پشتی بوو بێ کەسێک هەیە هانیاوە ئەوانەی کە ئیستا دەوریان هەیە بە فەزلی خوا ئەم ئەحزابی ئیسلامی و ئەم منەظەماتە ئیسلامی و ئەم حرەکە ئیسلامی و جا ئەوە نەبووایە وەزعەکە زۆر خراپە بمناسبە یعنی اینجا دوای ئەو مامۆستایانی ئاینی دورێکی سەرەکییان هەبوو لە مزگەوتەکانیانە مە ئەهلی داعوا ئەوانەی کە ئێمە معجەبیانین ئیستا ئەوانەی کە ئیستا ئەوان یان هەندێکیان نەماون خوای گەورە ئەوەی
بیان خاتە قاڵبی صالحین و شۆداوە یان ئەوانەی کە ئیستا تەمەنێکیان تێپەر کردو لە ماڵەوە دانیشتون کە ئێمە تەمەن ناکەین مەجالێکمان هەبێ بچینە خزمەتیان ئەمانە هەمووی دەوریان هەبووە بالمناسبە و بە تایبەتتر لەوەتەی ئەم حکوومەتە دروست بووە حکوومەتی کوردی لە ساڵی 92 نازانم 91 و 2 3 ئەو ناوەیە دروست بووە ئەم ئەحزاب ئیسلامی دەستی باڵایان هەبوو بۆ گەنجان بۆ لەچک بۆ گەڕاندنەوەی داعوا بۆ نەشری داعوا بۆ بڵاوکردنەوەی داعوا بۆ داعوا بۆ ناو ولادیەکان و دیەکان و ماڵەکان هەر هەمویان ئەمە جێی شانازیە جێی فەخرە نەک بۆ خودی جەماعەتەکە جێی فەخرە بۆ کۆمەلگاکە چونکە تۆ شەتانە مابینە دووشت یعنی لە بینی دووشتا زۆر جیاوازی هەیە کەسێک پاکێتی بڵاوکاتەوە کەسێک فاحشە بڵاوکاتەوە بۆیە خوا ئەفەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب شديد أليم في الدنيا والآخرة أو كسانيك حزكا فاحشة بلاو بس بحسي له عذابك أليم هي للدنيا ولا قيامتها أويك حزك أخوي بلاوي ناكاتو بس تجيعك أويك الله تقينوي بدو صلك سكجري الله أخي والله العظيم قاتلة بنصي حديثي بيا عليه الصلاة والسلام أجر أو كسهج كسي أو إنسانة كمردود لو دوصل نفر هجية به بس تقينوي به صل نفر بالله الحمد لله تو قاتلي لا بيش أنا تو أشيت دوز أخوي عياذ بالله محاسبة أكلي فاحشة بلاو بيته دباب بلاو بيته أو خوشة بنا جاري واه بناوي انفتاحية وجمال ليه وليه قيتشيك كاكا بالم شارعها مشتركة به لو فلان ولاد لبردم برامبر مزجود ملها هي قيتشيك أو قيتشيك أو قيتشيك يا تخوات وش تشتي خراب الله وكيتو ناكم القاتا أما جي أويتو أمقص سقطت بكي بناي دين وبناي إسلامي وبناي بوه إسلام تبرع لو كسانه إسلام زور بري ألو كسانة إسلام باكيتي أوي إسلام جواني أوي إسلام بالا برزي أوي إسلام سمعي برزي أوي أما بويا ترجيعي جنجكي هجد صال لم كومل جاي حركة لبروي باكا لبروي إسلام بويا شانازي بيوكا چونك كتنێکی نەکردووە چونکە خراپەیەکی نەکردووە چونکە فاحیشەیەکی نەکردووە چونکە ئەزێتی کەسی ناوە چونکە تعدای لە کەس نەکردووە ئەمە جێ ئەوەیە وەکوتم تۆ هەموو دقەیە سەیری ناوچوانی بکەیت زۆر باش دکتۆر هەر دەرفەتمانێک لە سوسیال میدیا لە تۆڕەکانی بەتایبەت تیکتۆک و ئینستاگرام و فەیسبووی لە ئاخری ڕەنگە بە هەزاران گەنج هەبێ و کۆی تۆ باس کرد هەر بەڕاستی حرمەتەن بۆ مەجلیسەکە خۆیان کردوتە مەزە و خەڵک پێیان ڕابێرێ کەس گلەیی نییە کەس پێی ناڵێ ئەمە ئاوایە زۆر ئاسایی ئەمانە گەنجێکی جوانێت حەدیسێک شەرحەکە ئاەتێک شەرحەکە هەمووی بابەتۆ نەقازی نەمفتید یعنی لێی تێکەڵەکەن لە کاتێکا و نەمفتیشە نەقازیشە یعنی هەر بانخوازی ئەکات لێرەیە پەیامت چیە بۆ ئەو گەنجانەی کە ئەو کارانە ئەکەن و چنێکیش ئیشیەوەی بەڕێزانە کە ئوستادی ئەوانن کە خۆیان لە هەنێ شەڕ لا بدەن یعنی فتوانە دەن گەنجێکی جوانی ڕەنگە لەو موقیفەیە تۆ کاری بانخوازی بکەی بۆی تووشی سەرێشەی ئەو ناحەزوو ینی خاڵە ئەو خاڵە نەبێتە خاڵێکی لاواز لەسەرت بڵێ ئاو فتوایدا ئیشی تۆ جارە فتوادار نییە چیان پێڵی چ پەیامە کتێبوویان خۆیان ناشرین کردو ناو کۆمەڵگایە يعني بهندي ناو هندشتي خرافة كان براستي يتر أجر هاندرا بنيان أجر عفوي بيشتكبا اتهامي نياتي هيج كسينكي أنا لأخواب تسم بقرنوا بو باكيتي وجوانيتي بالا برزي وسمعي طيب بقرنوا بو قصي جوان وقصي لائق قصي شياو نك قصي خراب والعياذ بالله وتشاو يكتوس تاريخ بينرو ميجوب بينرو أو أنيك نفسي بيامي توي هالقرتوا بو مزبلي تاريخ شو هيج كسيك تشاوي لنا كهيج كسي نايخوين تو قصة بويا بيويست أو كسانة بزوترين كات وازلم مسائل خلاف على بينن وهوشيان بقرتو ميشكيان وأجان لمسألة كان بي أو كسانة كيش بو كومالجايش كأوا ببلاين لايكي بو أشي أويك فاحشة بلاوكاته أما إيش كباسي خوا كجاريوه هجدا كزبينيتي لصالكيا هجدا لايكي بو شو ثاني شان رخني لي قالين بو قريك يم بزماني رقمه نص رخني قالين بس كومالجاتو زي منصف به وكو ما في بويك الرقص كا ما فيش بويك لا يخوا بلاوكاته وكو تشجيعي ناكي قصيجي بي ماله ناو ناتوري جي درمكا وبخرافيش باسي مكا چونکە باجەکەی ئەدەی باجی ئەوەی کە دەست خەیتە ناو کونیە و سوورە و شکل و سمعی مسلمانێ زۆر باجەکەی قورسەخوا پێ دەرەکە ئامان زۆر خراپە ئینسان لە ماڵی خۆی دانیشتووە کەسێک باسی خوا ئەکات تۆ لی بدەی کەسێک باسی خوا ئەکات تۆ تەشجیعی نەکەی کەسێک عەلاقەت بیکوژێنەوە هیچ مەڵێ بەس بیکوژن سەیری مەکە فبۆیە
وەکو بەرنامەکەشمان فقی نییە ئەو لایکەی کە ئەیکەی محاسبە ئەکری لەسەری لە قیامەتە بابزانی ئەو لایکەی کە ئەیکەی بۆ کەسەکە کە فاحیشەکە بڵاوەکاتەوە کە خۆی کردووە بە يعني خوي كدوه قالت شي بخوا لا زور دابزيوه يعني سمعي يعني زور خوي مستواي خوي زور دابزان دو بيو عيب جاري وهي دوله روي جناب تاعو ام شويه مباركه بينرو بيسري برس خوي دابزان دو وصل ازلين على كانه زور 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 بريشان بو كسانه يعني لايكي بو اوكي براسي ام لايكه شي تو لايكي تو اولا محسوبه لسر باريب او لايكه باريب بالمناسبه دوهم خواياك محاسبتك ولا تكتب بيدك غير شيء يسرك في القيامه ان تراه بدسته شتێ منووسە ئللا شتێک نەبێت کە لە قیامەتە حەسکەی بیبینیتەوە و پەیامیژم بۆ ئەو گەنجەی کە داوا ئەکا و هەوڵەدا لە پێناوی خۆی والله هیچ باسی هیچ شتێمەکە و جوابی هیچ کەسێ مەیەرەوە ڕێگای خۆتت بینیوە بڕۆ لەسەری و هیچ ئیلتیفاتە و ئاوڕمەیەرەوە بۆ دوچکە قافڵەکە ئەڕواوتۆ تاخیرە بیت شوێنی خۆتی گرتووە و ئیستیقامەت پێبەخشراوە جوابی کەس بێرەوە جوابدانەوەی تۆ مەسئولیەتە جبریل و مەلائیکە جواب بیتۆ ئەچنەوە بۆ ئاسمان هەرتا وەساوی خەڵق قسەت پێڕێتەوە هیچ مەڵێ و هیچ کاتێ ئیستعدادی ئەوەت نەبێ لە گەنجیەوە عەتای هەندێ مەسائلت هەبێتۆ بەردەوام کۆکەرەوە لە پڕا بە مفاجئە بۆ وڵاتەکەت بۆ کۆمەلگاکەت وەک شوێن کاتەکەی سيدي بشكوليجية حسن هضيبية أفرمي نحن دعاة لا قضاة أبي إمد أهلي دعوة بين وقاضين بين وفتوى ندين وهيش كاتي استعدادي أهم نبيك كيف يقوم أرز توزيع كم لدوزخ ولا بهشتا جماعة شنا بهشت وجماعة شنا دوزخ زور باش دوست باز ببرز دكتور جلال محمد بانخواز يا خوا بخير بيز جزاك الله خير